عزیزان پزیشکێکی شاری سلێمانی لە بۆردی عێراقی پلەی یەکەمی لەسەر ئاسی عێراق بەدەستهێناوە کە ئەویش ڕۆژی پێنجشەممە بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی ڕایگەیاند دکتۆر فەرمان محەممەد کە خوێندکاری بۆردی عێراقی و پزیشکی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی بۆ توانی پلەی یەکەم بەدەست بهێنێ کە لە تاقیکردنەوەی کۆتایی پسپۆڕی نەشتەرگەری یۆرۆلۆژیدا بووە و ئەمەش دەوترێت دەستکەوتێکی زۆر باشەوەی کە شاری سلێمانی خاوەنی کۆمەڵێک لەو دکتۆرانەیە کە ساڵانە دەتوان پلەی یەکەم لە بوارجیاوازەکاندا بەدەست بهێنن کە دکتۆر فەرمانیش یەکێکە لەو نمونانە و ئەمڕۆ دەوێ بە وردەکاری زیاترەوە باز لە بۆردەکەی بکە و تاقیکردنەوەکە چۆن بووە و ئەمە چی دەستکەوتێک دەبێت بۆ هەم بۆ خۆی هەم بۆ شاری سلێمانی و هەم بۆ بواری کارکردنی پزیشکی لە شاری سلێمانیدا کە بەڕێزیان ڕاستەخۆ لە سۆدیۆ لەگەڵمانان کە ئێوانیش کە بەڕێزیان دکتۆر فەرمان محەممەدن پسپۆری نەشتەرگەری یۆرۆلۆژین کە ئێستا لەگەڵمانە لە سۆدیۆ کاکتۆر بەخێر بێ سپاس بۆمە زۆر بەخێر کاکتۆر باسێک لەوە بکەین کە بەڕێستان چۆن بوو بەشداری ئەم بۆردەتان کرد و خۆتان پسپۆریتان چی بوو گەر لەوە دەست پێ بکەین بۆ ناساندێک دەستان خۆش بسرتا دەست خۆشتان یەکەم بۆ ئەم بانگشتنامەیە بەڕاستی ئێمە لە 6 ساڵی خۆناغی پزیشکیە کە تەواوی یەکەین ساڵێک ساڵی یەکەم و دووەم و سێم هەتاوەکو 3 بۆ 4 ساڵ حەسب ئەو بەشەی هەڵیە بژێریت وەکو پزیشکی گشتی لە بەڕێوەبەرایەتەکانی سەحە و چواردەوری سلێمانی دەوامەکەی دوای ئەوە ئەو بەشەی کە خۆت ئەتەوێ و حەزت لێ جێی بکەیتەوە و دیراسی زیاتری تیا بکەیت ئەو بەشە هەڵە بژێریت و بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی ڕێگەت پێەیە ئێمە ئەو کاتە لە ئاستی هەموو عێراقا تقریباً 80 بۆ 100 پزیشک بووین بەشی یۆرۆلۆژیمان هەڵبژاردن نەشتەرگەری گوچی لەو میزەڕۆ بەشداریمان کرد لە ئیمتیحانەکەیە 15 بۆ 20مان وەرگیراین خۆشبەختانە لە شاری سلێمانی 3 دکتۆر بەشداریکە هەرسێکمان هەر لە ئەو ساڵە هەرسێکمان وەرگیراین ساڵی 2019 بوو. باشە شێوازی بەشداریکردنی ئەم بۆردی تەندروستی عێراقا لە کێکەوە ڕایانگەیاند و ئێوە بەشداریتان تیادا کردەوە چۆنی بەشداری تیا کرد؟ طبیعی هەموو ساڵێک کە ڕای ئەگەێنن بۆ منە 40 بۆ 50 ڕۆژ پێش ئەوە ئەڵێن بۆ من کاتێکدا ئەنێن کە ئیمتیحانی ئەو وەرگرتنەیە کاتێکدا ئەنێن لە سلێمانیەوە دکتۆری پزیشکە مقیمەکان چۆنەڵی لاری نەبوون لە سەحەکانی خۆیانەوە ئەهێن و بەشداری ئەو ئیمتیحانە ئەکەن یەکێک لە کێشەکانی ئێمە ئەوەیە بەڕاستی لە ناو سلێمانیە ئاسی جامیعەی سلێمانی بە تایبەتی بەشی پزیشکیەکان زۆر بەرزە یعنی دەرەجەی زۆر کەمی تایەت بەڕاستی لە چاو شارەکانی تری هەرێم و لە چاو شارەکانی تری عێراقیشە بە شێوەیەکی گشتی ئەلەوەیە کێشەمان بۆ دروستە بێت چونکە ئێمە کە ئەکەبینە منافەسەوە دەرەجەی جامیعەکە حسابە بۆمان بۆ نمونە گەر کەسێک لە جامیعەیە هەفتای هێنابێ لای ئێمە کەسێکی تر لە جنوب 75 هێنابێ هەرچەند ئەم دوانە لەوانەیە بڵێم هەفتای سلێمانەکە لە ئاسیشی لەو باشتر بێ یان وەکو یەکی جوابێ ئەو 5 دەرەجەی لەوانێ ببێتە هۆی ئەو وەرگیرێ سلێمانیەکە وەرنەگیرێ بەڕاستی ئێمە لە کاتێکی تریشە باسی ئەومان کردووە هیوادارین زانکۆی سلێمانی یان بەڕێوەبەرایەتی یان وەزارەتی خوێندنی باڵاکارێک بکەن کە بۆردی عێراقی کورسی تایبەتی هەبێ بۆ شارەکانی سلێمانی بۆ نمونە لانی کەم ساڵی یەک کورسی هەبێ بۆ سلێمانی ساڵی کورسیەک هەبێ بۆ هەولێر کورسێک بۆ دهۆک یەک کورسی ئەوە زۆر نییە بەڕاستی چونکە لە ئاخیرە ئەم دکتۆرانی کە سەر بە جامیعەیەکن و دەرەجەکەیان محدودە لەبەر قورسی جامیعەکە منافەسەکە لە بینی خۆیان نابێ نەک منافەسەی کەس جامیعەیەکی تر ئەەکەی کە بەڕاستی دەرەجەکانیان ئەوان زۆر بەرزترە و لە ئاخیرە ئێمەشیان لەگەڵیان نابووین ینی ئەزانین ئاستیان هەیەن وەکو ئێمەیان لە ئێمە ینی وەکو ئێمەش نابن بەڕاستی لەبەرەوە ئەبێ جامیعەی سلێمانی و خوێندنی باڵاکارێک لەوەیە بکە ئەوە بۆتە هۆی ئەوەی 3 ساڵە بەشی یۆرۆلۆژی سلێمانی بۆردی عێراقی کەسی وەرنەگرتووە بەڕاستی هەمووی کەسی زۆر بەتوانامان هەیە کەسی وەرنەگرتووە لە مودەی 3 ساڵە لەبەرچی لەبەرەوەی ئەچێ بەشداری ئیمتیحانەکە ئەکات زۆر باش ئەبێ لە ئیمتیحانەکە لە ئیمتیحانەکە لە وەزبەی پێشەوەیە بەڵام کە دوایی مەجموعی خاڵەکان حساب بکرێ بۆ وەرگرتن 30 دەرەجە لەسەر جامیعەکەیە ئەو 30 دەرەجەی وای لێ ئەکات ئەم دکتۆرە وەرنەگیرێ لە بۆردی عێراقی. باش کاکتۆر ئەم پلەی کە بەدەستان هێناوە پلەی یەکەمی لەسەر ئاسی عێراق بۆ ئێوە چی دەستکەوتێکە گرنگەکەی چییە؟ بەڕاستی پلەی یەکەمی لە هەر بەشێکا بێ ینی ئەوەی هێشتنەوەی پلەی یەکەمی گرنگە
بەدەستهێنانی پلەی یەکەمی ئەو نەگرنگ نییە خاستن لە بواری پزیشکیە چونکە بواری پزیشکی زۆر ئاڵۆزە بەڕاستی یعنی ئەو کەسانی کە لەگەڵ منان دڵنیام ئەوانیش ئەگەر لە من باشتر نەبن هەروەکو منوان یعنی هەب برادرانی سلێمانی هەم ئەوانەی جنوبیش بەڕاستی پلەی یەکەمی بۆ پزیشک ئەوەیە پلەی یەکەم بی لە خزمەتکردنی نەخۆشە پلەی یەکەم بی لە بەدەمەوچوونی نەخۆشە پلەی یەکەم بی لە ڕازگۆییت لەگەڵ نەخۆشە بەڕاستی پلەی یەکەم لە ئیمتیحانێکی ئەکادیمیە بەڕاستی بۆ من زیاتر ئەرکەکەی سەرشانمی قورستر کردووە ئەبێ زیاتر وریابم زیاتر هەوڵ بم بەڕاستی من لە دەیدەوە یعنی ئەوە تقریبا نزیکەی دوو مانگێک ئەبێ من ئەمە ئەزانم بەڕاستی ئەمە پلەی یەکەممە بەڕاستی شانازیە بۆ بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانی شانازیە بۆ مامۆستاکانی سنتەری بۆردی یورۆلۆجی لە نەخۆشخانەی تعلیمی شانازیە بۆ ئەو ئەخسایانەی کە ئەم ماوەیە ماندوو بوون لەگەڵ ئێمەیە بک لەوەی یعنی زیاتر بۆ من دەستکەوتێکی عامە بۆ شاری سلێمانی بۆ وەزارەتی بۆ ینی بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانی بە شێوەیەکی گشتی باشە دکتۆر شازی امتحانەکە چۆن بەڕێوە ئەچێت ئایا هەر لە ناوخۆی شاری سلێمانی شوێنێکی تایبەت هەیە بۆ ئەنجامدانی امتحانەکان پێویستە بچنە ناوچەکانی عێراق بۆ ئەنجامدانی امتحانەکە بڵێ شێوازی امتحانەکە لە مەرحلەیەکە هەموو امتحانەکان لە بەغا ئەکرێت هیچ امتحانێکمان نییە لێرە تەنها امتحانی وەرزیەکان نەبێ امتحانی وەرزی چۆنە هەمووی دووسێ مانگ جارێ بابەتێک دیاری ئەکرێ ئەوە لە سلێمانی ئەکرێ هەر کەسە لە سنتەری خۆی ئیکە غەیری ئەوە امتحانەکانی تر ئەبێ بچیت بۆ بەغا یعنی لە کاتی امتحانەکەیە بە سوپاسێکی زۆرەوە مامۆستاکانی بەغا یارمەتی ئێمەیان داوە کە ئێمە سنتەرەکان کە بۆ کردین بە سلێمانیان کە بۆ کردین بۆ هەولێر تەنها لە کاتی امتحانە ئێمە ئەچینەوە بۆ ئەو بۆ بەغداد بەڵێ لە مەرحلەیەکە ڕۆشتوین لە مەرحلە 2 3 و 4 هەموو جارێک بۆ دوو هەموو ساڵێک جارێک بۆ دوو جار ئەبێ امتحانەکان بڕۆیتەوە لە بەغا امتحانکەی امتحانی ئاخری ساڵیش ئەگەر باسکەین لە مانگی دوی دێ امتحانی نەزەریەکەمان کرد بە تقریبا 6 ساعاتێکی پێچوو امتحانی عملیەکە لە دوای 3-4 ڕۆژ دوای ئەوە کردمان ئەوش 2 ڕۆژی پێچوو هەمووی ئەبێ لە بەغدا بێت هەمووی ئەبێ لە بەغا بێت و تەنانەت یعنی تەلەبەکانی تریش لە محافەزەکانی تری جنوبی عێراقەوە هەر ئەبێ بێن بۆ بەغا سنتەرێکتر نییە تێچووی ئەم هاتوو چووە خۆتان ئەیکەنیان لایەنێک بەتەکید خۆمانێکین هیچ لایەنێک ناگێتە ئەستۆ بەڵام بە سوپاسەوە بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانی و وەزارەتی تەندروستی ئەم 5 ساڵە ئێمە وەکو ئیجازەی دراساتین بەڵام موچەی خۆمانمان هەیە چونکە ئێمە لە خەستەخانەکانە بەردەوام ئەکەی یعنی دراساتی ئێمە ئەوە نییە بڕۆین لە پۆلێکا دانیشیت و بخوێنی وەکو مەکتەب نەخێر بەردەوام ئێمە لە قاوشی تایە ئیستیشاری تایە عملیاتی تایە یعنی ئێمە بەردەوام بەڵام لە هەفتەکەیە 2 بۆ 3 ساعاتمان مامۆستاکانمان لە شاری سلێمانی بە خۆشحاڵیەوە سیمیناریان بۆ ڕێخستوین محاضەریان بۆ ڕێخستوین کەیسە قورسەکان ئەهێنن ئێمە مناقەشەیان ئەەکەین یارمەتیمان ئەدەین چۆنچۆنی بگەینە نەتیجەیەک بۆ ئەو نەخۆشانە لە هەفتەکەیە 2 بۆ 3 ساعاتێکمان نەزەریە ئەژینە ئەوانی تر هەمووی عملی و لە ناو خەستەخانەیان و بە حکمی ئەوەی ئێمە موچەی ینی تەواوی خۆمانمان هەیە لە مهینەیە لەو خلالی ئەو 5 ساڵە لەبەرەوە ئەوە زۆر ئەرکێکی قورس نابێ بەڕاستی ئەو هاتوو چێ بۆ ئێمە کاکتۆرکی هاوکار و دەستگیرۆی ئێوە بووە بۆ هێنانی ئەم پلەیە بەڕاستی خۆمانەزانین کە پزیشکان بە کۆمەڵی قۆناغی سەختا تێپەڕن تاوەی کە بنە خاوەنی بڕوانامەی جیاواز و بە چەند ستێپێکە ئەنجا ئەتوانن ببنە خاوەنی کلینیکێک ئەم با بڵین سەفرە درێژە بۆ تۆ چۆن بوو کە هاوکارت بوو یان ئەمە تەنها جوود و ماندووبوونی خۆت بوو سەرەتا هەمووی ئەبێ ئەم دەستکەوتانە ئەبێ بگەڕێنەوە بۆ فەزلی خوا بەڕاستی و دوای ئەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ من لا يشكر الناس لا يشكر الله يعني ئەوەی سپاسی خەڵکی نەکات سپاسی خواش ناکات بەڕاستی من زۆر سپاسی دایک و باوکم خێزانم خوشک و براکان یعنی خەزم و کەسوکار یارمەتێکی زۆریان داوم و بە دەرەجە یەک بەڕاستی نەخۆشخانەی جامیعەکە سنتەری بۆردی عێراقی بەڕێزان کاکتۆر ئیسماعیل و کاکتۆر ئاسۆ کاکتۆر سەرور کاکتۆر محەممەد عەبدولکازم و هەموو پسپۆرەکانی تری نەخۆشخانەی جامیعەکە یارمەتێکی زۆریان داوین بەردەوام لەگەڵمان نابوون و لە پاڵ نەخۆشخانە حکومیەکانە بەڕاستی نەخۆشخانە ئەهلیەکانیش لە دوای دەوامی حکومیەوە لە دوای 12 نیوەڕۆ کە وەزارەتی تەندروستی و بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانی دایناوە دەستگیرویەکی ئێمەیان زۆر باش کردووە هەم لە مۆزوعی فێربوونە هەم لەوەی کە وەکو بارێکی دارایی لەگەڵ ئێمە بوون بەردەوام من لە 2007ەوە لە نەخۆشخانەی بەخشین بە خۆشحاڵیەوە ئەو کاتە کاکتۆر سامانی لێبوو ئیشم کردو یارمەتی داوم و دوای ئەوە کاکتۆر ڕێباز و کاکتۆر عومەر لە بوارەکەی خۆما و بە هەمان شێوە کاکتۆر ڕێبین و کاکتۆر هەڵۆ بەردەوام یارمەتیان داوم بەردەوام
ئەو نەخۆشانی کە دووبارە ئەبێتەوە لە ڕۆژانەیە ئەوان نەخۆشەکانیان هێناوە چۆن حازر ئەکرێت چۆن ئەبرێتە عملیات چۆن متابعی ئەکەن چۆن دەستگیرۆی ئەم نەخۆشە ئەەکەی هەتاوەکو هەموو پێداویستەکانی لە نەخۆشخانە تەواو ئەبێ و دوای ئەوەش بە خۆشحاڵیەوە 2 ساڵی ئاخیر لە نەخۆشخانەی سمارد لەگەڵ کاکتۆر سامان و کاکتۆر ڕەوایە دووبارە یارمەتێکی زۆریان داوین کۆمەڵێک نەشتەرگەری لە خلالی ئەم 5 ساڵەیە لە خستخانەی حکومی و ئەهلیەکانە ئێمە بینیومانەوە ئێمە تەجروبەیمان کردووە یارمەتی دەرێکی زۆرە چونکە لە ئاخیرە ئێمە لە ئیمتیحاناتە هەر ئەمانەمان لێ پرسن بەڕاستی ئەوانەی کە ڕۆژانە بینیومانە زۆر دووبارە کردبێتەوە زۆر بە ئاسانی ئەتوانی جواب بدەیتەوە بە ئاسانی یعنی ئیمتیحانەکە بۆت ئاسانە بێت و یارمەتی دەرەبێت. باشە باباسێکی ڕۆڵی نەخۆشخانەی بەخشی بکەین لەم نێوەندەدا لە هاوکاریکردنی بەڕێز ئەو کەسانەی تریش کە لەوێن ئایا گرنگی ئەوەی کە قوتابیانی بەشە پزیشکەکان بتوانن لە نەخۆشخانەکاندا لە پەناخوێندنەکاندا کارێک بکەن وە تەجروبەیەکی ئەمەلیان هەبێت بۆ بابەتەکە چ گرنگیەکی هەیە؟ خۆی لە ڕاستیدا ئەگەر باری سیاسی و ئابووری وەکو خۆی بڕوا بە مەزبوطی وەکو پێش 2013 و 12 ئەوانە بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی و نەخۆشخانە حکومیەکان هەموو ئەو بەشانی تایە کە پێویست نەکان نەبوو باری دارایی پزیشکەکە و نەبوو فێربوونیش بڕاتە دەرەوە بەڕاستی هەمووی تەکمیلە ئەەکە بەڵام بەداخەوە لە خلالی ئەم 5 ساڵی خوێندنی ئێمەیە و خۆشتان ئاگادارن لە خلالی بەکاملی ئەم 10 ساڵی ئاخیرە هیچ کاتێ نەخۆشخانە حکومیەکان بە هەموو قوتی خۆیەوە دەوامی نەکتیان نەکراوە بەڕاستی 2-3 مانگێک باش ئەبێ دوایی مواد نامێنێ یعنی بەسپاسەوە مامۆستاکانمان هیچ کاتێک پێیاندا نەبڕیوە لەوێ هیچ کاتێک بەڵام کە موادێک نەبوو کە ئەشەیەک نەما ئیتر ئەو عملیاتە لەو شوێنە ناکرێ بەڕاستی و لەبەر ئەوە بەردەوام نەک خستخانی بەخشین هەموو نەخۆشخانە ئەهلیەکان دەورێکی زۆر کاریگەر و باشیان هەیە تەواوکەری نەخۆشخانە حکومیەکانن هەم لە ڕووی دارایی بۆ پزیشکان و کارمەندان و هەم لە ڕووی یارمەتیدانی نەخۆش و هەم لە ڕووی ئەوەی کە خوێندنی بۆردەکە وەکو خۆی بڕات و بتوانین لەگەڵ پارێزگاکانی تری عێراقا بۆردەکە تەواوکەین ئێمەش. زۆر باشە بەس لە هەنگاوی داهاتوو بکەین یعنی لە دوای ئەوەی کە ئەمپلێتان بەدەستێنا ئەبێ ئێوە چی بکەن یان چۆن پەرە بە وارەکی خۆتان بزان و ئەتوانن لە ئاستیەکەمەدا بمێنەوە. بەڵێ ئیتر ئەوە بەڕاستی ئەبێ جهدماندووبوونێکی زۆری بۆ بکەین لە دوای ئێمە ڕۆتینی وەزارەتی تەندروستی وایە ئێمە ئەچینەوە سەر بە سەنتەری وەزارەتی تەندروستی بەڕێوەبەرایەتی سلێمانی دابەشمان ئەکاتەوە بۆ ناخۆشخانەکانی ناوشار و دەرەوەی شار و لە دوای ئەوە ئێمە دەستەکەینەوە بە خزمەت ئینشاءالله لە ئاستی چاوەڕوانی هاوڵاتیانی خۆمان نابین. باشە کاک دکتۆر فەرمان تەنها بەڕێز بەشداریت کردبوو لە ئیمتیحانەکەی بۆردی عێراقیان شوناوچەکانی دیکەی هەرمی کوردستانیش بەشداری تیاکرا بوو؟ نەخێر لە هەولێری شەوە بەشداری هەبوو لە سلێمانیەوە 2 دکتۆری خۆمان بەشدار بوون لەخوا بەزەبێ ئەوانیش نەتیجەی زۆر باشیان هێنا لەگەڵ خۆمان بوون ئەوانیش لەسەر ئاستی چەند خوێندکار کە لە تاقیکردنەوە بەشداری کە بەڕێزت ئەو ئاسە ئێمە 23 خوێندکار بووین کە ئاخرجار لە ئیمتیحانەکە بەشدار بووین 23 خوێندکار بووین 13 خوێندکار دەتوانی دەرچێت لە ئاستی ئەو 13 خوێندکارەیە یەکەم و دووەم لە سلێمانی بووین سێمیش پلەی زۆر باشی هێنا هەر لە سلێمانی بوو یعنی دکتۆری سێمیشمە هەر لە سلێمانی بوو پلەی زۆر باشی هێنا ئەویش ئەوانی تر لە پارێزگاکانی تری جنوب بوون بەڕاستی. باشە لەسەر ئاستی پارێزگاکان دەتوانین بڵین پارێزگای سلێمانی یەکێکە لەو پارێزگایانی کە لە ئاستی پزیشکیدا زۆر پێشکەوتووە پزیشکەکانی دەتوانن زۆر لە پزیشکی پارێزگاکانی تر زیاتر بەرەو پێشچن ئەمە تەنها وەکو تەشجیعکردنێ یان وەکو لایەنێکی ئەکادمی و زانستی گرنگەکەوە شارێک زیاتر گرنگی بەو بوارە بدات وەتیا دەربکەوێت. بەتەئکید شاری سلێمانی دڵنیام لەوە لە شاری سلێمانی لە ڕووی حکومیەوە ئەگەر نەڵم لە هەموو شارەکانی عێراق بەتەئکید ئەڵم لە هەموو شارەکانی هەرێم باشترە لە ڕووی حکومیەوە لە ڕووی ئەهلی و پرایڤێتەوە بەڕاستی ئەویان ئەکەوێتە سەر ئەوەی چەندێک یعنی چەند کەسی بەرهەمهێن لەو بوارەیە ئیش ئەکە سوپاس بخوا لەم ماوەی ئاخیرە لە سلێمانی 2-3 نەخۆشخانەی ئەهلی زۆر گەورە کرانەوە ئەوانە خزمەتی زیاتر و تاواکاری نەخۆشخانە حکومیەکان ئەبن من دڵنیاتانەکەمەوە لە ڕووی خزمەتی نەخۆشخانە حکومیەکانەوە هیچ شارێکی هەرێم وەکو شاری سلێمانی نییە. باشە دکتۆر باسێکی ئەو کێش و گرفتانم بۆ بکەی کە دێتە بەردەم خوێندکارانی بەشە پزیشکیەکان بەتابەت بۆ بەڕێزت کە بەشداریت کردبوو لە ئیمتیحانی بۆردی عێراقی ئایا ئەو کێش و گرفتانە چ لە ناوەندەکانی خوێندنی زانکۆکان نابێت بۆ بەشە پزیشکەکانێتە پێشیان بۆەوەی کە بەشداری بکەن لە تاقیکردنەوەیەک ئەو کێشانە چین؟
وەکو سەرەتا باسم کە کێشەی یەکەم کە بۆ ئێمە دروستە بێ زۆر قورسە چونکە مەرجی هاتنە ناو بۆردەکەیە ئەو کێشەی دەرەجەیە بەڕاستی چونکە ئێمە منافەسە لەگەڵ کەسێکە ئەکەین کە ئەو کەسە پێش ئەوی ئێمە بچینە ئیمتیحانەکەەوە ئەو دەپرسە لە ئێمە زیاتر جواب داوەتەوە یعنی هەر پێش ئەوی ئێمە بچینە ناو ئیمتیحانەکەەوە یعنی وا لێکە درێتەوە چونکە ئەو دەرەجەی جامیعەکەی لە ئێمە بەرزترە بۆچی لەبەرەوەی جامیعەکەی ئاسانترە نەک لەبەرەوەی ئێمە خراپترین ئەمە کێشەی یەکەمە کێشەی دووهەم بەڕاستی ئێمە ڕاستە لەو سنتەرانەوە یارمەتیمان ئەیەن لە شارەکانی خۆمان بین بەڵام وەکو ئوتەلەبەیەک نییە لە سنتەری بۆ نمونە لە ناو شاری بەغدایە بێ بەڕاستی ئەوە زۆر دەوری هەیە لە زۆر ڕۆ ئەو هاوکاری ئەکرێ یعنی ئەو بابەتانی کە گرنگترن بۆ خوێندنەوە ئەو بابەتانی کە گرنگترن ئەو نەخۆشیانی کە گرنگترن بۆ نمونە لەوانەیە ئەو زووتر ئاگای لێبێ وەک لە ئێمە هەتا ئەوکو خەبەرەکە ئەگاتە ئێمە یەکێکی تر لە کێشەکان کەەوە بەڕاستی ئەوە تا ڕادەیەک لەوانەیە بڵێم خەتاکە هی خۆمانە مۆزوعی زمانی عەرەبیە بەڕاستی زمانی عربی ئێمە دراساتی طبعامان هەمووی ئینگلیزیە ڕاستە ئەوانیش لەوێ ئیمتیحانەکان بە ئینگلیزیە بەڵام نەخۆشی عربی تێکەوێ ئەو کەس ئەو یعنی تۆ بێ تعاملکەی لەگەڵ نەخۆشێکی عربە تا ڕادێک خۆت سترێسی ئیمتیحانت هەبێ و ئەوەشی تێکەوێ بەڕاستی تۆزێ ئەوەش بۆ ئێمە قورسترە ئەوە یعنی بەڕاستی ینی کەم و کوڕێکە ئەویان لە خۆمانەوە هیوادارم چارەسەری بکەین وردە لەگەڵ یا بڕۆین ئەم کێشانە هەیە و کێشەیەکی تر بەڕاستی کێشەی مانگرتنی بەردەوامی نەخۆشخانەکانە کە بەڕاستی ئێمە کە تەلەبەی دراسات بین ئێمە ناتوانین مان بگرین بە هیچ شێوەیەک چونکە ئێمە ئەبینەوە بە تەلەبە یعنی وەکو مەکتەبی سەرەتایی و ناوەندی ئێمە غیاباتمان ئەبێ بەڕاستی ئێمە ناتوانین مان بگرین لە حاڵەتێکە مان نەگریت دراسات غیاباتمان ئێوە لەوانەیە دواکەوین هەر غیاباتێک لەوانە 6 مانگ دوامان خات هەر بەڵام مانیش ناگری هاو کۆلیگەکانی خۆت یعنی پزیشکە مقیمەکان یان کارمەندانی تەندروستی بە شێوەیەکی تر سیر دەکەن و ئەزانن تو ئەو یەک ئەتوێ ئەو ڕیزیەتێک بێ ئەوەش یەکێکە لە کێشەکان کە بەردەوام لە خلال ئەم 5 ساڵە تووشی ئێمە بووە ئێمە وتومانە لەبەر ئەوەی خوێندکاری دراساتین لە وەزعەکە ناڕازین ئێمەش وەکو ئێوە وایە یعنی لە ڕووی موچەوە لە ڕووی داوام و لە ڕووی هەموو شتێکەوە بەڵام کە چوویتە دراساتەوە بەڕاستی ناتوانیمان بگری چونکە مامۆستایەکت هەیە لێرە ئەمانەتەن تۆ درایتە دەست ئەو مامۆستای ئەبێ ئاگای لە تۆ بێ کەمانت گرت سنتەرەکەی بەغا داوات ئەکاتەوە تو ئەبێ بڕۆیتەوە لەوێ بخوێنی بەڕاستی مانت گرت تاو لێرە ناخوێنیت ئەبێ ئەچیتەوە بۆ بەغا لەبەر ئەوە لەوەشا تۆزە ئێمە یەک ڕیزی بەداخەوە پزیشکانمان تێگیاوە بەڵام لەبەر وەزعەکە وە ئەخوازێ کە ئێمەش ئەبێ ئاگامان لە دراسەکانمان بێ ئەو کێشانەمان هەیە بەڕاستی هەتا وەکو کاتی تەواویەکەین زۆر باش کاکتۆر ئەم بەدەستێنانیان پلەیە هیچ دەرگایەک بەڕووی ئێوە کاتەوە لەسەر ئاستی زۆر گەورەتر یان ئەوە تا ئەمە تەنها بۆ پوارەکەی خۆتانەوە ڕەنگە زۆر هەنگاوی ترتان لە پێشتر بێ و حەزەکەم پامی خۆش بۆ هاوپیشەکان بۆ کەسانێکیانوێ لەم جۆرە تاقیکردنەوەانە بەشداری بکەن و پلەیەکی باش بەدەست پێیان چیان بە شێوەیەکی گشتی وەنیاخان مۆزوعی تاقیکردنەوە من 23 ساڵە تەلەبە بەڕاستی مۆزوعی تاقیکردنەوە سترێسێکە قەت باش نابێ قەت ناتوانین لەگەڵ چەندێکیش ئیمتیحانت کرد بێ ناتوانانی بڵێ ئیمتیحان تاوا سترێسم نەماوە ئیمتیحان بەڕاستی ئاسان بۆ تۆ بۆ من 23 ساڵە ئیمتیحانەکەم ئێستش ئیمتیحان یەکێکە لە یعنی هەرە کاتە سترێسایی و هەرە کاتە ناخۆشەکان من داواکارم لە هەموو ئەو کەسانی کە لە پۆلی 6 عەدادیان لە کولیەکانە لە دایک و باوکی ئازیز کە لە هەوڵدانان لەگەڵ مناڵەکانیانە هیچ کاتێ لە کاتی ئیمتیحانە تا هەوڵ مەیە شتێکی زیاتر فەرزکەی بەسەر مناڵەکەتە یان بەسەر خۆتا شتێکی زیاتر فەرزکەی بە نمونە لە کاتی ئیمتیحانە من زۆرترین سعی ژیانم کردی بێتم 11 بۆ 12 ساعات بووە لە 24 ساعتەوە گریمان هەچ کەسێکی تر و مع العلم من کەسێکم سعی ئەەکەم بەڕاستی عەبقەری نیم ئێمە عەبقەریمان لەگەڵا بووە لە 1000 کەسا یەک کەس هەیە لەو بابەتانە بەڕاستی ئەوە زۆر دەگمەنن ئەوەی کە سعیەکە ئەوەی توب ئەێنێت و ئەوەی یەکەمە بێ هەمووی زۆربەی کات ئەوانن کە هەوڵیان داوە سعی ئەەکەن باشە تۆ لە ڕۆژێکە 11 بۆ 12 ساعتیش سعی بکەی 8 ساعتیش بخەوی هێشتا 4 ساعتە مێنێ بەڕای من هیچ کاتێک لە کاتی ئیمتیحانە زەخت لە کەسێک نەکرێت لە کاتی ئیمتیحانە نەچێتە دەرەوە لە کاتی ئیمتیحانە ئایپاد و مۆبایل بەکارنێنێ لە کاتی ئیمتیحانە فەیسبوک دانەخە هیچ یعنی ئەو تۆڕە کۆمەڵایەتەکان بە شێوەیەکی ئەم بەڕاستی خۆی سترێسێکی زۆرت هەیە تو ئەم شتانەش ئەبێن بە سترێس بخۆوات لێکە ئەو نەیتر ڕقت لە ئیمتیحانەکە ئەبێتەوە بەڕاستی کاتی سعیەکەش هەیە بە دڵنیاییەوە کاتی چوونە دەرەوەش هەیە کاتی جەوگۆڕین و کاتی بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیان هەیە ئەگەر سنووردار بکرێ ئەگەر بە شێوەیەکی باش بەکاربهێنرێ بەڕاستی باش هەر لە ئەزمموی خۆتەوە ئەوەی باسی کردداوانە بەش بێ لە ئەزمونونەکان تو هەنێک کەس بیکاتم مشکی و پێڕێ بکە بەس ئەمەوێت هەنێک ڕێنمایی کەسێک بکەی کە بێوێت لە بەشێکی پزیشکی بخوێنێت و پلەیەکی باش وەکو بەڕێز بەدەست بێنێ کە بێتە جێی شانازی بۆ شاری سلێمانی و بە کەرتی تەندروستی پێویستە چۆن کاتەکانی دابشکە و چۆن هەوڵ بدات و چۆن بخوێنێت بەڵێ خۆی لە بەشە پزیشکیەکانە بەڕاستی سعیکردن جیاوازە
یەکەم شت ئەبێت تۆ بەردەوام لە قاوشە موجود بیت لە قاوشە موجود بی ئەو شتانی کە لە کتێبان نووسراوە دەجاریشی ئەخوێنیتەوە ئەو ڕۆژەی ئیمتیحان ئەگەر نەتبینی بێ لەوانەیە لەبەر سترێس نەتوانی ئەوەی کتێبەکە نەقڵکەیت بۆ ئەو ئوستازی ئیمتیحان دەکات باشە ئەبێ بەردەوام لە قاوشە موجود بیت زۆرترین بەرکەوتنت هەبێت لەگەڵ نەخۆشە باشە دوای ئەوە سعیکردن هیچ سعیکردنی هیچ ئیمتیحانێک ناتوانانی بە 2 سێمان کۆنتترۆلێکی ئەگەر تۆ پێشتر لەگەڵ ڕۆژانە لەگەڵ نەخۆشەکانە جۆرە سعیەکردنیەک هەیە بەپی نەخۆشەکانە ئەم هەفتەیە قایمەی ئێمە 3 نوع عملیاتی تایە تو ئەبێ ئەم 3 جۆر عملیاتە لەسەری تاو خوێن بێتەوە باشە دوای ئەوە سعیکردنێکی تر هەیە بەردەوام ئەڕۆی لەگەڵیات کتێبێک دانی گریمان کتێبەکە 400 لاپەڕێ دائنی ئەم 400 لاپەڕێ لە ماوەی 4 مانگا تەواویکی ئەمە پێوتری ئەمان مینتێنەنس ئەمان لە بەردەوام لەگەڵ یا ئەڕۆی ئەمە هیچ پەیوەندیەکی بەو سعیکردنەوە نییە کە بەپی ئۆن نیدە ینی حەسەب پێداویستی خۆتە تۆ لە خەسەخانی شار خەفەری ئینەکەیە ڕیڤیوەکەیتەوە بە 5 دقیقە بابەتێک ئەخوێنیتەوە قایمی عملیاتت 3 نەخۆشی تێ ئەم 3 نەخۆشە لەسەری ئەخوێنیتەوە ئەمە ئۆن نیدە ینی بەپی پێویستی سعیکردنیەکە سعیکردنێکی تر هەیە مینتێنەنسە سعیکردنێکی تر هەیە بۆ سیمینار و محاضراتی خۆتە ئەوە زیاتر تیاچڕ ئەبیتەوە بۆی ئەو شتێک کە تۆ باسی ئەەکەیت بۆ چواردەورەکە ئەو دقەیە مەفروزە تۆ لە هەمویان باشتر بیکە باسی تۆپیکێکەکەی بە هەر سێ شێوەکە ئەبێ بەشە پزیشکەکان لەگەڵ یا بڕۆن و لەگەڵیشە لە ئاخیرە بە ئامادەبوون لە نەخۆشخانەکانە بەڕاستی زۆر گرنگە ئامادەبوون لە خەفارەتەکانە ئامادەبوون لە هۆڵی عملیاتە کە ئەمانە هەمووی ئەبێ بە تەجروبە و سەپۆرتی پشگیری ئەبێ بە پشگیری بۆ معلوماتە نەزەریەکان زۆر سپاس بۆ دکتۆر فەرمان محەممەد پسپۆری نێشتەرگەری ئێرۆلۆجی کە لەم تەوەرە لەگەڵمانە بەهێوەی سەرکەوتنی زیاترمە زۆر خۆشحاڵ بووین و جێ شانازی هەم بۆ شاری سلێمانی هەم بۆ بەشی پزیشکی کە کەسانی زۆر شارزا و بەتوانە و گەنجانی کو دەتوانن ئەم پلانە بەدەست بهێن لەسەر ئاستی وڵاتان ئەزیزان گەر ڕۆژێکی وەکو ئەمڕۆ بەردەوام بێ ئەچین لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆ ئێستش سەرجەم بڕکە بابەتەکەمان پێشکەش کرد و بە هیوای سەرکەوتن بۆ کاکتۆر و بۆ هەموو ئەو خوێندکارانەی کە لە بەشی پزیشکی دەخوێن و یادارین پلەی باشتر بەدەست بهێنن